ئەندامانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بە پێویستی دەزانن کەرکووک بەشێک بێ لە ڕیفراندۆمەی هەرێمی کوردستان کە بۆ سەربەخۆیی ئەنجام دەدرێت. ڕفراندۆم بۆ چارەنووسی کەرکووک بکرێت لە دوای ئەوەش ئێمە لەگەڵ ڕفراندۆمین 100% و لژنەی دروست کراوە وابزانم و لە ناو کەرکووکە ئەگەڕێن و ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگای کەرکووک پشتگیری لە ڕفراندۆمەکە کەین و ئێمە داواکارین هەرێم حکوومەتی هەرێم ئەم بەشەی کوردستانیش کە ئێمە بەشەشی دانەڕاوێ زین لە کوردستان بخاتە زمانی ڕاپرسیەوە من نازانم مەگەر ئەم ناوچانەیەتیانە بێت کە خەڵکانێکمان لەگەڵ گەژین ڕەنگە دەنجی نەیاریان هەبێ بەڵام کوردستان هەمووی دەنگەکە یەک دەنگاویش دەنجی بەڵەیە دەنجی نەخێر لەم ناوچە جێناکوکانەیە هەیە مەفروزە کە ڕاپرسیە کرێ لەم ناوچانەشی پێوە بێ. پارێزگاری کەرکووکیش ڕای دەگەیەنێت ناکرێت ڕیفراندۆمێک بۆ سەربەخۆیی هەرێم ئەنجام بدرێ و ناوچە جێناکۆکانی تیان نەبێت. ئالیات نازانم ئالیاتەکە ئەو لیژنەیە دایەنێکەوە و هەروەها کۆمیسیۆنی هەڵبژاردن بەو کارە هەڵەسێ ئێمە چۆن ئەکرێ هەرێم بۆ ئایندەی کوردستان بکرێ و لە 145 خاکی کوردستان نەگرێتەوە لەبەر ئەوە من بە تەبیعیە زانم کە هەموو کوردستان بگرێتەوە. وەک چەودێرانی سیاسی ئاماژەی بۆ دەکەن لە کاتێک داوڵەکان بەڕاستی ئەنجامدانی ڕیفراندۆم بۆ سەربەخۆیی لە کوردستان لە ئارادایە پێگەی کەرکووک لەو ڕیفراندۆمە نادیارە و ئەمەش لە کاتێکدایە کە ڕیفراندۆم بۆ یەکلایکردنەوەی چارەنووسی کەرکووک بە پیمادەی 140 نەچۆتە بواری جێبەجێکردنەوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.